لە هەموو ئابوووریەک ئاساییەکە لە هەموو وڵاتێک ئاسایی حکوومەت باج بسەپێنێ بەسەر کەرتی تایبەت لە هەموو جۆرە چالاکیەکان ئەوەی ئەگوزەرەی ئێستا لە حکوومەتی لە ئابووری هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان هاوشێوەیە کەوە لە عێراقە حکوومەت هەوڵەدا داهاتەکانی خۆی زیاد بکە لە هەمان کات هەوڵەدا بۆ کەمکردنی خەرجیەکانی یەکێک لە ڕێگەکان بۆ زیادکردنی داهاتەوەیە کە باج بسەپێنێ بەسەر هەندێک لە چالاکی ئابووریەکان یاخود بڕەکەی زیاد بکە یاخود ڕێژەکەی زیاد بکە ئەوەی کە ئێستا بە پێی بڕیاری بەڕێز سەرۆکی وەزیران دراوە لە ماوەی 2 مانگ ئەبێ جێبەجێ بکرێ سەپاندنی هەندێک باج و زیادکردن بە نمونە لەسەر هەندێک چالاکی ئابووری ڕسومات هەیە لە هەمان کات هەندێک لە بابەتەکان بە نمونە ئەوەی کە پشگیری لە بەرهەمی ناوخۆی یاکە ئاسانکاری بکرێ بۆ ئەو جۆرە بابەتانەی کە پشگیری لە بەرهەمی ناوخۆیەکە ئەو بابەتانەی کە ئەو بڕگانەی کە چنە بواری پاراستنی بەرهەمی ناوخۆیی هەوڵی بۆ بدرێت زیاد بکرێت ئەو بابەتانەی کە ئەو بەرهەمانەی کە هاوردە ئەکرێن لە دەرەوە و ئەبن بەوەی کە بەرهەمی ناوخۆیی زەرەر بکە ئەوانە ڕسوماتیان لەسەر زیاد بکرێت کۆمەڵێک ئەو بڕیارانە هەمووی بەگشتی لە بەرژەوەندی حکوومەتەوە ئابووری هەرێمی کوردستان بێت بەڵام کەی ئەکرێ ئەم بابەتەنە جێبەجێ بکرێن کاتێکە کەرتی تایبەت توانا و ئیمکانێتی دارایی لە ئاستێکی گونجاو بوو کە بتوانێت ئەو پارەیە بدات ئەو بڕا پارەیە کە زەریبەیە ڕسوماتە بیدات لە هەمان کات خاڵێکی تر زۆر گرنگ هەیە هاوشێوەی ئەوەی کە گوزەرا و کرا کاتێک حکوومەت زەریبەی سەپاند بەسەر بواری گەیاندن بە نمونە کۆمپانیەکانی ئیتیساڵات ئەوانە بەڵێ 120 بزانم ڕێژەکەی زیاد کرد کە بە نمونە کارتی 5,000 بوو بە 6,000 دینار ڕێک ئەو کۆمپانیا هەستا بە گواستنەوەی ئەو قورسایە کە کەوتە سەرشانی بۆ سەرشانی هاوڵاتیان واتە پێ ئەوترێ بە ئینی زمانی عەرەبی و لە بواری دارایی نەقل العبء الضریبی واتە گواستنەوەی ئەو قورسایە کە تایبەتە بە زەریبە بە باج ئەگوازدێتەوە بۆ سەرشانی هاوڵاتیان ئەگەر حکوومەت بیەوێ داهاتەکەی زیاد بکە لە هەمان کات ئەو زیادبوونی داهاتە ئەو هەوڵدانە بۆ زیادبوونی داهات نەکەوێتە سەرشانی هاوڵاتیان ئەبێ ڕێگە بگرێرەکێ لە کۆمپانیەکان ئەو گواستنەوە بکەن و خاڵێکی تری زۆر گرنگەوە کە ئەمەژەم پێدا لە خزمەتی جەنابتان ئەوەیە کە کەی حکوومەت سوودمەندە بێ لەوەی کە پارەی دەست بکەوێ کاتێک کە هاوڵاتیان توانە و ئیمکانیەتیان هەبوو بچن بۆ کەرتی تایبەت شت بکڕن و کەرتی تایبەتیش بۆ پارەیە کە پەیداکە بتوانێت باجەکەی حکوومەت ئەو بڕێ کە سەپێنراوە بەسەری یاخود ئەگەر زیادی کردووە بتوانێت ئەو پارەیە بدا بە حکوومەت لەگەڵ دابەزاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی طبعاً و ئابووری هەرێمی کوردستان هاوشێوەی ئابووری عێراق ئابووریەکی هاوردەکارە مستەوردە زۆرینە شتەکان من لە دەرەوە هاوردە ئەکرێ واتە حتمەن ئەو شتێک کە هاوردە ئەکرێ بە گرانتر ئەفرۆشرێت لە بازارەکانی ئابووری هەرێمی کوردستان لە بازارەکانی عێراق بەگشتی بۆیە ئەم هەنگاوە بەم شێوەیە خودی ئەو بابەتە کە دابەزاندنی نرخی دینارە بووەتە قورساییەکی زۆر کەوتوتە سەرشانی هەوڵاتیان و بەتایبەت ئەوانەی کە داهاتیان لە ئاستێکی سنووردارە ئاستێکی نزمە ئەمەش بەم شێوەیە ئەگەر بێت بە نمونە ئەگەر بەو شێوەیە کە تا ئێستا بە پێی فەرمانەکە ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر نەدرێت یاخود هەندێک شت ئاسانکاری بکرێ بۆ بەتایبەت بۆ ئەو کەسانێک کە لە کەرتی تایبەت ئیشەکەن و داهاتێکی زۆریان نییە ئەو بەتاکید ئەوەش ئەبێتە زیادکردنی ئەو قورساییە لەسەر شانی هاوڵاتیان وەکو عەرزی جەنابتانم کرد ئەوەی کە زۆر گرنگە لێرە حکوومەت کاتێک باجەکە ئەسەپێنێ ئەبێ کەرتی تایبەت ئەو توانە ئیمکانیەتی هەبێت ئەوە یەک دوو ئەوەی کە بەڕێستان ئاماژەتەن پێدا کە زۆر ڕاستە بۆ ئەوەی حکوومەت زیاتر یعنی ئەو ئەگەر متمانش مابێت بە نمونە زیاتر لە دەستی نەدات ئەبێ ئەو بڕەپارەیە کە دەستی ئەکەوێ بۆ بەرژەوەندی گشتی خەرجی بکات باس لەوە ئەکرێ حکوومەت ئەو پارەیە کە دەستی ئەکەوێ بۆ موچە
بەکاری ئێنێ جگە لە موچە بوارەکانی تری ژیانمان بواری وەبەرهێنانە بواری خەدەماتە بۆ بارەکانی تر ئەبێ ئەو پڕە پارێکە دەستی ئەکەوێ حکوومەت لە ڕێگەی سەپاندنی باج وەڕ زیادکردنی ڕێژێ بۆ هەندێک بوار و هەندێک چالاکی ئەبێ ئەو بڕە پارێکە دەست ئەکەوێ بە تەکید بەکاری بێنێ بۆ باشترکردنی خەدەماتەکان بۆ بەرزکردنی ئاستی بژێوی ژیان بە گشتی لە هەرێمی کوردستان هەڵاوسان زیادبوونی بەردەوامی ئاستی گشتی نرخ لە چیەوە دێت لەوە دێت کە تۆ بەڕێزت بڕێکی پارەی زۆر بخیتە بازار بەڵام ئێستا ئەم دقەیە حکوومەت یاریمی کوردستان ئەو پارێکە لە بەردەستیایە بە نمونە هەمیشە باسیەکە لە ئاستی گونجاو نییە تەنها بۆ تەنانەت بۆ دابینکردنی موچە لە کاتی خۆی و بەو بڕەشیاوە بڕە ئەوەی کە ئەبێ بدرێت بە فەرمانبەران هەمیشە ئەبینین لە کاتەکە دوا ئەکەوە لە هەمان کاتیش چیمان هەیە لە ڕێژەیەک لە لێبڕین هەیە باشە مانای ئەوەیە کە ئەم بڕە پارەیە کە ئەبدرێت لە فەرمانبەران ئەوانەی کە کاریگەری زۆریان هەیە لەسەر بازارەکان هێرمی کوردستان وایە کە پارێکی کەمتر بچێتە بازار کە پارێکی کەمتر چووە بازار معنەیەوە فشارێکی کەمتر هەیە لەسەر بازارەکان والیەکە کە بە پێچەوانە نرخ ئەبێ دابەزێ نەک زیاد بکە بەڵام ئەوەی کە کاریگەریە نەرێنیەکەی دروست کردووە ئەوەی کە باسمان کرد بریتێ لە چی بریتێ لە دابەزاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کە بڕیارەکە لە بانکی ناوەندی بووە طبعاً بە تەکید بە هاوکاریکردن لە ڕێگەی وەزارەتی دارایی عێراقیش بوو بەوەی کە عێراق بەگشتی تووشی ئەو زیادبوونی نرخە ببێ و ئەگەر هەمیشە بوو ئەم بابەتە بەردەوام بوو بە تەکید وردە هەنگاوە بەرەوەی کە ببێتە هەڵەوسانێکی زیاتر و لە هەمان کات هاوشێوەی ئەوەی کە لە عێراق ئەگوزارە لە هەرێمی کوردستانیش ئێمە بەدەرنین لە بابەتەکە لەبەر ئەوەی هەرێمی کوردستانیش ئابوووریەکەی ئابوووریەکی هاوردەکارە شتومەک لە دەرەوە یانێ بۆیە ڕاستە و خۆ ئەو دابەزاندنی نرخی دینارە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کاریگەریکی خراپی هەبێ لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان